لە بینەرانی بەڕێزیش بێتەن دیارە لە ماوەی پشووی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزە لە سنووری ئیدارەی سۆران گەشتیارێکی زۆر لە چاو بۆنە و مناسەبەتەکانی تر ڕووی لە ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران کردبوو بە سەرچەم قەزاکانیەوە دیارە 134,000 گەشتیار لە ڕۆژان لە هەر چوار ڕۆژانی جەژنە سەردانی ئەم ناوچەیان کردو وەک بەڕێبەراتی گەشتوگوزاری سۆران ئاماژەی پێدا تاوەکو ئێستا ئەم ڕێژە زۆرە گەشتیارە ڕووی لە ناوچەکە نەکردە بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە لای گەشتیاران لای هاوڵاتیانی ناوچەکەەوەیە کە لە بۆنەکاندا ڕێگا و بانەکانی ناوچەکە زۆر قەڵەباڵغ دەبن بە تایبەتی لە جەژنا ڕێک شوێنێکی وەکو لە بازگەی گەلی عەلیبەگ تاوەکو خەلیفان کە هەر دەخولەک ئەبێتن کاتژمێرێکی خایاندووە هاوڵاتیان ماونەتەوە بەهۆی ئەو قەڵەباڵغی زۆرەی کەوا لە ناوچەکە دروست بە بۆیە ڕێگاکانی ناوچەکە لەگەڵ ئەو گەشتیارە زۆرەی کە ئێستا ڕوو لە ناوچە ئەکاتن ناگونجێتن هەروەها لە ڕۆژانی هەینی لە ڕۆژانی پێنجشەممە و ڕۆژانی هەینیش قەڵەباڵغێکی زۆر لە ناوچەکە ئەکاتن ئەمە شوای کردووە کە زۆر جار ڕووداوی نەخوازراویش لە ناوچەکە بکەوێتەوە ڕووداوی هاتوۆی لێ بکەوێتەوە هەروەها زۆر جار گەشتیاران کە سەردانی ئەم ناوچەکەن ڕوو لە ڕووبارەکانی ناوچەکەکەن ئەمە شوای کردووەکەوە گەشتیار لە ناوچەکە بەهۆی نەشارەزاییان لە ڕووبارەکان تووشی ڕووداوی خنکان ببنەوە لە ماوەی ڕابردووشدا چەندین هاوڵاتی لە گەڵی عەلیبەگ بەهۆی مەلەکردنیان و نەشارەزاییان لە گۆمەکانی ناوچەکە مەلەیان کرد و دیارە خنکاون هاوڵاتیان لە مەلەوانگەکان هەم فێری مەلە بن کاتێک کە دێنە ڕووبارەکانی ناوچەکە ڕووباری دەڤەرەکە زۆر لێژن ئەمەوە کاتنکەوە ئەو شارەزایی لە مەلەوانگەکان پەیدان کردووە کە لە ڕووبار مەلەکەن تووشی ڕووداوی خنکان ببنەوە هەروەها ئەمەوە ئاماژە بەوە بدەم لە سنووری ئیدارەی سۆران چاوەکو ئێستا سێ هاوڵاتی تووشی پەتای خوێنبەربوون بوونە بەداخەوە دوو هاوڵاتی لە ماوەی ڕابردوو گیانیان لە دەستداوە هاوڵاتیەکی تریش دیارە لە ناوچەی باڵەکایەتی چەند ڕۆژێک بەر لە ئێستا تووشی پەتای خوێنبەربوون تاوەکو ئێستا لە شاری هەولێر لەژێر چاودێری پزیشکدایە هەروەها سەبارەت بە وشکە ساڵی و نەبوونی ئاو لە سۆران دیارە تاوەکو ئێستا 1000 هاوڵاتی لە سۆران بە کۆبۆن ئاو وەرەگرن ئاوی تووشی کەم ئاوی بووینە لە وەرزی هاویناندا ساڵانە ئەم دیاردێ دووبارە ئەبێت هاوڵاتیان تووشی کەم بن لە سۆران و لە دەوروبەری ئەمەش سەرەڕای ئەوەی کە ناوچەکە ئاوێکی زۆری هەیە ڕووباری باڵەکایەتی بە ناوچەکەدا تێپەڕێتن و سەرچاوەی ئاوی بێخاڵ کە ئەویش ئاوێکی زۆری هەیە بەڵام نەبوونی تۆڕی ئاو و نۆژەنکردنەوەیان لە ناوچەکە وای کردووەکەوە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان لە سەنتەری سۆران دەوروبەری تووشی بێ ئاوی ببن دیارە تۆڕەکانی ئاو لەگەڵ ئەو زیادبوونی ڕێژەی دانیشتوانمان نەکردووە لەگەڵ زیادبوونی ڕێژەی دانیشتوان تۆڕەکانی نوێ بکرێنەوە یان زیاد بکەن گرفتی سەرەکی ئەمە بووە هەروەها شکبوونی چەند سەرچاوەیەکی ئاویش بە تایبەتی ئاوی سەرچاوەی دیانان کەەوە بە تەواوەتی ئەم ساڵ وشتی کردنە مەشغوڵکارێکی ترە بۆ بێ ئاوبوونی چەنگەڕەک لە سەرچاوەی دیانان بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان ئیدارەی سۆران بوون